حوصفت أجت بو أو براوية كميت أو أجر وكوبر دوتوا أو خوشي دنيا وقيامته بدس هناوا چونك أفلح لزماني عربية يعني بآواتكي جيشتوا يعني دڵخۆشە يعني لەوەی کە ترسی لێی هەیە بەدوورە يعني سەلامەت و معافایە يعني ئەوەی کە ویستوتی بەدەستی هێناوە ئەمە پێوتێ سەرکەوتوو ئەمە کە پێوترێ براوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا چووە مەککە مەککەی ڕزگار کرد عەبدوڵای کوڕی سابتە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی بۆ خوێنین عەبدوڵا فەرمێت پێغەمبەری خوا لە نوێژی بەیانیە سوورەی مومینونی بۆ خوێنین هەتا وەکو گەیشتە باسی موسایان عیسا عەلەیه السەلام کۆکەیەکی گرت و چوە ڕکوع بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەکان بڵێ چێ براوەیە فەرمێ هەر کەسێک ئەم دەئایەتە لە خۆیان جێبەجێ بکە ئەوە بەهەشتی بەنسیب بێ ئەمە سەرکەوتنە ئەمە بردنەوەیە بۆیە خوای گەورە بەچی هێناوێتی بەقەد هێناوێتی قەد کە ئەچێتە سەر فعلی ماضی یعنی تحقیق قەد ئەفلح فەرمێ موسڵمانەکان سەرکەوتوو بوون خوای گەورە کاتێک کە بەهەشتی دروست کرد خشتێکی لە ئاڵتون الله خشتێک لە زیو اینجا سواغی یا و دەوروبەری دا بە میسک فما خلق الله الجنة لبنة من ذهب ولبنة من فضة وملاكها المسك فقال لها تكلمي خواي قورا مالو باخي دروز نكرت ساكنة دولمني واهية مالكي كدروز سكات ألي مالك خريكة 10 مليون دولار تيبريني يعني شي وامان هي بس ئەو ماڵی کە بۆ خۆی دروست کردووە بایی 40 ملیۆن دۆلارە بەڵام خشتێکی ئاڵتوونی تیان نییە یەک خشتی ئاڵتوونی بەهەش دەربێنە هەموو ماڵەکەی ئەوە کات ئەفەرمێ خوای گەورە کە بەهەشتی دروست کرد خشتێکی لە ئاڵتوون خشتێکی لە زی و سواغەکەی لە میسکدا ئەنجا فەرمی قسە بکە ئەڵڵا ئەنجا بەهەشت دەسی بە پرچ و بە جوانێکی خوا هێنا و ئاوا چاوی جێڕا ئەم بەهەشتە چەند ڕازاوەیە بەم دنیا پوچ و گڵە چەند بەراورد ناکرێت وتی قەد ئەفلح المؤمنون بەڕاستی موسڵمانەکان بردیانەوە بە ماضی ئەوەی کە منی بردەوە ئەوە براوەیە ئەوەی کە توانی بێتە منە و لەناو منا بژی ئەوە براوەیە ئەوەی کە هاتە ئەم ماڵە و ئەم شەهادەیە و ئەم کولیەی بەدەستێنا ئەمە ماڵی خۆیەتی ئەوەی کە لێرەنەیە بوو بە خاوەندار ئەمە خاوەنداری هەتاییە ئەڵێ ئەمە قسەی چێ بوو قسەی بەهەشت بۆ ئەوەی کە خوای گەورە پێمان بڵێ بەهەشتیش عەقڵی هەیە بیرکردنەوەی هەیە سۆزی هەیە قسەی هەیە لەبەرەوە بەهەشت وتی قەد ئەفلح المؤمنون اینجا مەلایکەتەکان فەرمویان طوبى لەکی منازل الملوك خۆشی بۆ خۆت هەی شوێنی پاشاکان کورە پاشای چی واللهی ئەوەی کە ئەچێتە ناو بەهەشتەوە ئەو پاشایی کە ئاوا لەسەر تەخت دانیشتووە و دوو کەس لەم دیلۆ دیوە باوشێنێکەن و یەکێک خزمەتێکا و هەموو ژیانی حیمایەیە و هەرچیما لەزەوە تاب لە ژیانە لەبەر دەستیایەتی دەست بەرێ بۆ هەر شتێک ئیشارەتی بۆ ئەکایەتە بەردەسی و خزمەتەکرێ لە هەر چوار لاوە واللهی ئەوە لە ناو بەهەشتا بە سەپان ڕاناگیرێ ئەها ئەڵێ شا بە سەپان نازانێ ئەوەی کە ئەچێتە ناو بەهەشتەوە ئەبێ لە دەرگەوانەکەیە لە شوێنی پاسەوانیەکەیە مەلیکێکدانە بڵێ لێرانەیە ئەمە شوێنی تۆیە بەقەدەر مەلیکێکی دنیا تۆ لێرە پێتە بڕێ ئەمە هێشتا دەروازەی بەهەشتی ئەمە بۆیە مەلایکەتەکان فەرمیان تووبا لەکی خۆشی بۆ خۆت شوێنی پاشاکان ئەم بردنەوەیە خۆشەویستەکانم کە نابێ بەغەڵەتی بگەین بردنەوە ئەو بردنەوەیە کە ئینسان لەگەڵ خوای گەورەیە ئەیباتەوە بردنەوە ئەو بردنەوەی نییە کە ئێمە حاڵی بووین